بە خۆشحاڵیەوە لە شاری سەقز لە ڕۆژهەڵاتی کوردستان پێشەنگایەکی کتێب کرایەوە. لەنێوان پێشەنگایە زیاتر لە 4000 سەرچاوە پێشکەش بە خوێنەران کران، ئەوەی کە لەلایەن بەشێک لە نووسەران و خوێنەران و ئەدیبانی ئەو شارەوە ئاماژەی پێکرێت کە لە ئێستاە جیاواز لە ساڵانی ڕابردوو خوێنەر ڕوو لە هەڵکشانە و بەشێک لە گەنجان بەدوای بەشێک لە سەرچاوە هەرە دیار و گرنگەکانە ئاگەڕێن و بە خۆشحاڵیشەوە بەشێک لە سەرچاوە هەرە کوردیە تایبەتەکان کە لە نووسەر و ئەدیبانی کوردەوە پێشکەش بە نێو کتێبخانەی کوردی کراوە لە نێو ئەم پێشانگایە نمایش کران. سەقز وەکو کەونە شارێکی کوردەواری مێژووی کۆنیشی لە بەشی کتێبا هەیە، چ وەکو وەشانخانە و نەشرەکانی، چ وەکو کتێبفرۆشەکانی کە خۆشبەختانە و بە دڵخۆشیەوە ئێستاش کتێبفرۆشی زۆر باشی تیاوە، نەشر و وەشانخانەی باشیش خەریکی چالاکین. لەم ساڵانەی دواییشە نەشرەکان شکورکاری زۆر باشتر و سەردەمیانە تریان بە قەول ئاراستی کتێبخانەی کوردی کردووە و کە ئەمە خۆی جێی دڵخۆشیە و جێی ڕەزامەندی. دیارە کتێب دوو بەشە، بەشێکی وەکو بەحسی ئەدەبی وەسی فەنی کارەکەیە، بەشێکیشی بازاڕی بوونە. دیارە کڕیاری گشتی، کڕیاری عام چنێک سەرنجی بەقەول نووسەر ئەیە بابەتێ ئەوەش سەرنجی ڕواڵەتی کتێب ئەیات. دیارە ئەوەش ئەم نەشرە کوردیەکان لەسەرەوە بەشەکاریان کرد بە دڵخۆشیەوە توانیویانە جوابی باشی ژوەر بگرن. ڕێژەی تەمەنی 15 بۆ 24-25 ساڵ ئەوەی کە منەبینم بازیا بووە لەو تەمەنەیە و بە خۆشحاڵیشەوە جیا لە هەندێکیان کە بە قۆل بەهۆی فەزای مەجازی و ڕێکلامەکانەوە گیرۆدەی هەنێک کتێبی زەرد و کتێبی ئەنگیزشی و چی و ئەمانە بوون، ڕێژەیەکی بەرچاویان کتێبی جددی ئەخوێننەوە، کتێبی باش ئەخوێن و کتێبی ڕەسەن کەەوە جێی خۆشحاڵیە. بە فەرمی ئێمە لە 23 شوبەرۆ هەتاکو 25 گەلاوێژ ئەم نمایشگا هەموو ڕۆژێ 8 بەیانی تا 11 بەردەوامە لە کتێبخانەی گشتی شاری سەقز.